وەختتان بەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەند ساق و سەلامەت بن. ئێمە لە تەیە ڕۆژانە ڕابردووە هەندێک دیبەیتە تایبەت و گرنگمان بوو کە یاران پێیان وا بوو کە بێت تریبوونێکی ئازادی لەسەر بکرێت. هەر بۆیە ئێمە ئەمشەو و تریبوونێکی ئازادمان هەست بە بەشداریە یاران و زەوایای جۆرا و جۆرە ئەو دیبەیتانە و ئەهەمیەتە ئەو دیبەیتانە بەڕەسیەکەین. هەر بۆیە چاوەڕوانین تا تەشریف بێرن کاک تەهایە ڕەحمانی و کاک ئاکۆی حەکیمی و بۆ ئێمەش محاوڵەکردن و ترایەکە وێت تا بزانین ئەو ئاپشنەی کە جەدیدەن فەیسبوک دروستی کردگە کە 3 نەفەر ئەتوانن لە لایڤ بڕۆدکاستینگەکە بەشداریکەن تاقیکەینەوە. کاک تەها بێ زەحمەت کامێراکەت بەهەنێرە لە لیستە بینەرانە مەوجود نییە. کاک تەها، کاک ئاکۆ حەکیمی کاک ئاکۆ کاک تەها ئەتوانن داوای کامەرا بکەن ئێستا. کاک تەها مۆبایلەکەت وەختت بەخێر. کاک تەها وەختت بەخێر کاک پەیمانجان، ڕێز و سڵام هەیە بۆ جەناب تۆ هەموو گوێگرانی حەزت. مەمنوون. دەنگ نادەتەوە لای جەنابەت خۆ؟ نادەنگ زۆر باشە. من نازانم ئایا ئێمە توانین کاک ئاکۆی حەکیمیش بان بکەین ئەگەر ئیجازە بدەین. کاک ئاکۆ جەنابە دەشێت تەشریف بۆیتە دەرەوە وەکو شتێ موشکڵە تاس و دووبارە سەر لە نوێ بێتە ناو. بەڵێ فەرموون کاک تەها لە ڕقمەوەی کە ئێوە ناڕەحەتیش بوون و تەندروستیتان باش نەبوو، بەڵام هەر زەحمەتتان کێشا کە بەشدار بن لەم دیبێتە. فەرموون. زۆر سپاس کاک پەیمان یازی، مەمنونم. وەڵا ئێمە هەروەکو خۆتان دەزانن و زۆربەی یاران و کەسانێک کە مەتن و دیبێتەکانی ئێوە و همچنین فعالیەتای ئێمە لە کلاب هاوس بەداداچوونی بۆ دەکەن ئاگادارن کە ئێمە لە ماوەی ڕابردوودا یەک زنجیرە دیبێت هەیەک و فعالیەتایەکی دیکەمان لە کلاب هاوس هەبوو لەسەر مەسئلەی غیرقانونی بوون و نامەشروع بوونی ئینقلابی سپای پاسداران و هەروەها مەسئلەی کە ئایا ئەوەی کە لە ساڵی 57 ڕوویدا ئینقلابێک بوو ئەو جۆرەی کە بۆ خەڵک باز دەکرێت و ئەو جۆرەی کە دایان هەوێ بیکەنە زەهنی خەڵکەوە، ئایا ئەمە ئینقلابێکی حەقیقی بوو یا ئەوەی کە ئەو جۆرێکی ئێمە دەستمان بۆ بردو و تەحلیلمان کردووە و باوەڕمەندین بەوەی کە پارادایم شیفتێک بوو نەک ئینقلاب. ئێستا پێمان خۆش بوو لەسەر ئەم مەسائلە تۆزێک وردبینەوە و دیبێتێکی لەسەر بکەین. ئەو شەو هەندێک پرسیار و وەڵام لە جەنابتانەوە ببیستین کە لەوانەیە بەشێکی پرسیاری خەڵک بێت کە هۆکاری دەستبردن بۆ ئەم مەسئلەیە چییە، سوودەکانی چییە، ئایا بۆ پێویستە ئوسوولەن ئێمە دەست بۆ ئەم مەسئلەیە بەرین. خۆب ئەمە سپای پاسداران ئەمڕۆکە منفورە، ئەمانە قسەهەیە کە ئێمە دەیبیستین ڕۆژانە منفورە و هەموو کەس دەزانێت سپای پاسداران مەشروعیەتی نییە و هەموو کەس دەزانێت سپای پاسداران غیری قانونیە و ئایا
ئەمە تا چەندە ڕاستە تا چەندە خەڵک لەم جامعەیەدا لەم ساختارە کۆرپڕیتیە کە ناوی ئێرانە و دەوڵەتی ئێرانیە دەژی تا چەندە بەڕاستی خەڵک دەزانێت کە ئەمە ساختارێکی غێری قانونیە، ئەمە ئینقلاب نەبوو و ئەمە پارادایم شیفتێک بوو و ئەو هێزەی کە لە دڵی ئەمە هاتە دەرەو ناوی لێ دراستبای پاسداران هێزێکی ئینقلابی نەبوو و تەنانەت مەشروعیەتی قانونیشی نییە و غێری قانونیە. ئایا خەڵک دەزانن؟ ئەگەر دەزانن چۆنە، ئەگەر نازانن چۆنەوە ئێمە لە چڕوانگەیەکەوە تحلیلمان کردووە. ئەمە شتایەکە پێما خۆشە ئەمشەو قسەی لەسەر بکەین و بتوانین بە هاوکاری جەنابەت زیاتر خەڵکی ئەم سەرزەمینە ڕوون بکەینەوە. سەرەتا کاکتەها تۆ بۆ دەرک و دەریافت لە هەر شتێک پێشێ پێش زەمینەی ئەو شتە بزانیت. مەسەڵەن ئێمە بارهای بار بیستگمانە کە بەهۆی ژیانە تایبەتە خەڵکە ئێمە لەسەر زەمین و کوردەوارە بەبەستم ئەو جوغرافیاسە کە ئێمە بەناوە کوردەوارە ناسین، خەڵکانێکی سیاسین بۆ خاتری ئەوەی کە لە ناو اتفاقاتە جۆراوجۆر و ڕووداوگەلە جۆراوجۆرە بە مێژوویەکی نەچەندان دوور تێپەڕیگەن، هەر بۆیە خەڵک گشتی سیاسیە. لە واقع وانیە، لە واقع سیاسی بوون لە منزەرە مردم و تیکرارە قسەکانە ڕسانەگە لە جۆراوجۆر و میدیا جۆراوجۆرن کە بە حزورە کارشناس و متەخەسس و بەرنامەساز ئەم قسانە خەڵکی فێر ئەوێ وە تکراریەکاتەوە. هەر بۆیە ئەگەر مشاهدەیش ئەەکەی و ئەگەر چاوت پێکەوتوێت ئەکسەریە مردمە پێی وایە نەزەرە سیاسیشی هەست و ئەمە سەر لێ شێواویەکی تەواوی خستە ناوە مردمە ئێمە. بزانن وەختی ئێوە ئەلف باویە سیاست نەزانن، سەوادە سیاسیتان نەبێت، لە حوزەی فەلسەفەی سیاسی دانیشتان نەبێت، ئەو وەختە ناتوانن قاچ لە حیج مەیدانێ بخەن. شاید تەبدیل بوون بە سیاهیە لەشکرە خەڵکی، بەڵام نە وەکو ئەکتەرێک تێنە مەیدان و نە ئەتوانن ئەکتێکی دروست حسابی بکەن. هەر بۆیە دوای ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخوو دەستی بە فعالیەتە ئاشکارا کرد، ئەدەبیاتە سیاسی لە ناو جامعەی ئێمە بە تەورە کولی خەریکە ئەگۆڕدرێت وە گۆڕیاکە. تازە خەڵک بەرەبەرە فێر ئەوێ بەچی ئێژن کارە مبارزاتی، بەچی ئێژن مبارزە، بەچی ئێژن سیاست. بۆ خاترەوەی فرە تکراریە و نەکەمەوە و واردە داستانەکە بووم. بزانە مەسەڵەن کەسێک گەرەکێ بڕوات بۆ محکەمێ یا دادگاهی لە شوێن داوایەکە، حتمما ئێشێ وەکیلی بۆ خۆی بگرێت، بۆ خاترەوەی متمەئینە کە لە ناو دادگا ئەم لە قانون شارەزانیە و نازانێ چۆن تەقدیمە مەسئلەکەی خۆی بکات و نازانێ چۆن لە کەیسەکە ئەیواتەوە، بۆی هەزینەیەکی فرایەکە وەکیلی گەگرێت تا بتوانێت لە دادگاکە سەرکەوێت. نەقشە ئەلیت و نەقشە ڕەوشەنفکر و میدیا و نەهاتگەلە مختلف ئەمە بوو کە ئاگاهیە سیاسی بدەن حەدەئەقەل بە سەمپاتەکان و ئەندامەکان خۆیان تا ئەمانە لە ڕێگەهای پەروەردەی سازمانیە کەسگەلێک تێبگەێنن، حاڵی بکەن تا ئاستە سەقافەت و تێگەیشتن جامعەیەک تا حدودی بڕواتە سەر ئیشی و واوێت. بەڵام بۆ وانیە، بۆ داستانەکە جۆرێکی ترە، چی بە ئێمە ئێژێ داستانەکە جۆرێکی ترە، ئەوە سەکە ئێمە بەڕەسی دەکەین. بزانە تۆ وەختێک بەحس لە دەوڵەت میلەتێک یان نیشن ستیتی بەناوە ئێران ئەەکەی، ئەم نیشن ستیتە مەوجودیەتێکی سیاسیە کە متەبەلور ئەوی تۆ لە قانون یعنی
ئەم ئیدعا کە ئەمە واحدێکی سیاسیە و مردمانێکی واتیە بەناو میلەتێ ئەم میلەتە متەجەسم ئەوێت وەدی ئەکرێتەوە لە قانونێکا کە ئەو وڵاتە ئەسازێت. ئەحیانەن ئەگەر کەسێ ئەمڕۆ عێراقیە، کەسێ ئەمڕۆ تورکیە، کەسێ ئەمڕۆ ئێرانیە، ئەم تابعیەتە تابعیەتی قانونیە و قانونە ئەساسی ئەم تابعیەتەی تعیین کردگە و قانون تەنها جێگەیەکە کە تیا تەبعیز لا ئەبرێ تا بەرابەری ئینسانەکان بوێنرێت. وەختێ کەسێ ڕوو ئەکا لە تۆ و بە تۆ ئێژێ من و تۆ هاوڵاتین، هاووەتەنین، ئەم هاووەتەن بوون و هاوڵاتی بوونە لە چوارچێوەی قانونە معنای هەست. سۆز و عاتفە نییە، عشق و عاشقی نییە. وەختێ کەسێ هەڵ ئەگەڕێتەوە ئێژێ تۆ تەجزیە تەڵەبی، یعنی تۆ گەرەکتە تەمامیەتە ئەرزیە ئەم قەڵەمڕەوە سیاسیە کە لە ناو ئەم قانونە تعیین کریاگە بیشکێنی، قانون بشکێنی، ئیرادەمان بشکێنیت. منزوری ئەوەسە. پس وەختێ لەم سەرزەمینە قانونێک ڕعایەت نەکرێ، بێتۆ کەرکەران، بێتۆ تەوێڵە، ئیتر ئەمە ناوی مەملەکەت نییە، ناوی نەیشەنستەی نییە، ناوی شاری هەرتە. لەگرا ئیتر تۆ بەحث لە مەدەنیەت و لە یاسا و لە دەوڵەت ملەت و مافی شارەوەندی و ئەوانە ناتوانێت بکەیت. ئەگەر تۆ قانونێکت گرتووە بەدەستەوە و بەم قانونە ئەمنت منتەسەب کردووە بەخۆت و دەڵێ بەپێی ئەم قانونە من و تۆ بەرابەرین لەم وڵاتەدا و لەم جوغرافیایەدا بەرابەرین و دەژین. تەبیعەتەن پێوەریشمان قانونە. ئێستا توی هەر خۆشت قانونەکەت ناوەتە ژێر پێت. خب ئێستا ئەساسی گرێدەراویەک لە بینی من و تۆدا نەما. ئێمە شتێکمان نەما کە دەستی پێوە بگرین بۆی کە یەک بین. تۆ لەسەر چی وەستاوی بە من دەڵێ تەجزیە تەڵەب؟ لەسەر چ خەتێک وەستاوی ئەگەر خەتی قانون نییە؟ کاملەن دروستە. ئەو خەریکە بە قانون بەرخوردت پێیەکە و ئەو ئیدعاکە کە ئەمە چوارچێوەیەکی قانونی ناسریاوی مەشروعە لەلایەن دەوڵەتەکانی تری دنیاوە و دەرنەتیجە ئێرادەی ئەم مردمە متبەلور بووگە و متەجەسم بووگە لە قانونە. تۆ هیچ وەخت ناوێنی کە ئەوانەی ئەواملت دەوڵەتمەند بە زوانە بێقانونی قسەتەکە دوا بکەن، بە زوانە زۆرتە قسە ناکەن. هیچ وەختی سپای پاسداران سەردار سەلامی نایەتە پشتە تەلەڤیزیۆن بێژێ ئێمە ملهوڕین، دەستمان ئەڕوا، زۆرمان هەست، هەر قسە بکات دەوی داکوتی. هیچ وەخت قسە ناکات، چون ناتوانێت بۆ تەنیا چرکەیەکیش خۆی ڕابگرێ گەرم قسە بکات، چون ئەو معامڵەکە تەکی ئاکرێت معامڵەتەکە متەجاوزێکە، نەتەکە کاورایەکی نەفامە داخڵیە. تەوەجۆ فەرمووی. پس ئێمە هەنووز لە مقەدەمەکەمان ورودمان نەکرد. ئێستا با ئەم ئیستدلالە بەرعەکسەوە بکەینەوە. ئەگەر لە مەملەکەتێکە ئەساسە ئەو شتێک کە ناوی حکوومەتە و نەهادگە لە زۆرە ئەو حکوومەتەسە قانونی نەبن چه اتفاقی کەوتگە ئەساسە چوارچێوەی دەوڵەت میلەتەکە لەبین چووگە. کێ لەبینی بردگە؟ ئەوەی وا نار یاسایی و بە پێچەوانی یاسایێ ئەم دەوڵەت میلەتە دەست بەکار کەواتە سەنگەرە ئەووەڵە تارانیەک شیرازیەک ئەوانەسەوە قانونیان دەورداگەسن و باعەسە نابودیە مەفهومە ئێران بووکن. ئێمە بە زوانە ئاخێز قسە ناکەین، ئێمە بە زوانە خۆمان و ئەدەبیات خۆمان قسە ناکەین، ئێمە بە کارکردە دەوڵەت میلەت قساکەین.
کە ئەحیانەن پەکەکە کۆمەڵە دموکرات پارتی و یەکێتی لە ناوە ئەمانە کارەکەن و خۆیان تعریفەکەن. سوالە گەورە ئەمەسە ئەم کارە بوو ئەوان نەیان کرد. بزانان هەدەفە ئەوڵە هەر جەریانێکی سیاسی لە ژێرە دەسەڵاتێکی خۆسەپێنەرە یان سەرکوبگەرە. من بە دەقەت ئێشێ ئەم کەلەماتە بەکار بووم، ئەوەی پێشووترم مطمئن نییە. ئەوەسە کە حاشیەکی ئەم دروستکات بۆ پەیڕەوانە خۆی، بۆ ئەعزای خۆی. حاکمیەت تۆ ئەگرێت تۆ مەمنوعەکە وێژە تۆ نایاساییت و تۆ هەر حرەکەتی لەم ڕاستا بکەیت جۆرم مرتەکەبە بیت. حاکمیەت بەرخۆردە بە شدەت ئەکا بە تۆ ئێشێ بتوانی حاشەیەکی ئەمن بۆ ئەو کەسانەی کە بەشداری ئەکەن لە ڕەوتە تۆ لە مەرامە تۆ دروست بکەیتە حاکمیەت توانی ئەوەی نەوێ سەرکوبە حەدە ئەکسەری بکانە تۆ بەچی ئەم کارە ئەکەی؟ بە باتڵکردنەوەی حاکمیەت، بە باتڵکردنەوەی حاکمیەت، بەوەی کە تۆ مەشروعیەت لە حاکمیەت بسێنیت. ئێستا چۆن مەشروعیەت لە حاکمیەت ئەسێنیت؟ بزانە هەردوویەک ئاغای عەبدوڵڵای موحتەدی لە ناو پەرگارە BBC بەحسە ئەمانە ئەمەسە کە ئەم ئێعترازاتانەی وا لە ناوە دڵە ئێرانە هەڵقڵاوە دڵە جامعەی ئێران. یعنی تۆ لەگرا ڕەوتێ بە ناوە ئۆپۆزیسیۆن ناوێنیت نەقشێکی لە خولقاندنە هیچ مەوج حرەکەتێکی شۆڕشگێڕانە بەرامبەر بە حاکمیەت نیسیان. ئەی ئەمانە ماتەڵە چین؟ ئەمانە ماتەڵەن برسێتی، بێئیمکاناتی، بێکاری، بێمەعاشی و بێحقوقی پاڵبنێەوە خەڵک بێتە ناو خیابان. دەی تۆ خۆت لە شەرە خۆڵخاندنە ئەم شەرایطە چه نەقشێکە بووە؟ هیچ. ئەی تۆ ئۆپۆزیسیۆنە کوێی؟ هیچ. ئەی تۆ ئێستا داوات چییە؟ وەڵا گەرەکم بڕۆم حکوومەت کەم. بۆ؟ وەڵاو خەڵکە برسی بوو گەهات کەسە خیابان و ئەحیانەن گەرەکی انقلاب کات. تۆ جۆفەرمی تۆ حیرەت ئەکەی ئەم فەزاکەتی تەنایدا قەرار بێمان کێن. ئەم قسانەیە کە ئێستا من خەریکم وەکو دەرس بەحسی ئەەکەم، مەجبورم تیکە تیکە بەحسیکەم ئاگام لێ بوو کەسێک لە ناوە دیبێتەکەی ئەمشەوان نووساگەسی گشت کەسێ ئەزانێ سپاها پاسداران نامەشروع و تێروریستە. نائاغیان ئەو فەرمایشەی جەنابەت ئەیکەی 5 قەران نایەوێ. ئەوڵم تێرۆریست بوونە سپاها پاسداران یاڵەتە متحدەیە ئەمریکا وتکێسی و سپاها پاسداران تەکان نادا سپاها پاسداران مەرغوب بکە، مەرعوبی ناکە. وەلێو دوو ئەڕاتە قاڵبە نەزەرە سیاسیەت و چۆن سپاها پاسداران نامەشروعە ئاغاگیان؟ دادەی بسمیلا هەڵی بژێرێ دەلایل لە مەحکەمە پەسەندە هەڵبژێرە. هەروان لە خۆت و چون حەزی پێ ناکەین. چۆن تۆ ئەم قسە لە خۆت و تکرارەکەیت و دەی ئەگەر ئەم مەردمە مطمئنە کە نامەشروعە چۆن ئەم سپاتام دەقیقە خۆی ڕاگرتگە؟ چۆن حکوومەتێکی نامەشروع ئەتوانێت بەسەر مەردمێک و حکوومەت کە؟ چۆن ئیمکانی هەست؟ یعنی ئەمە فەرمایشاتە ئفازاتە کابراییکە. تۆ بڕۆ لە بەردەمە کابرایەکی سوپاییە بێژە تۆ تەرۆریستی. ژەوە قسەی خۆت نییە و قسەی ئەمریکاس. مەیلمە افتخام جواب دەدات تۆ نەوەتەن پەرستی، تۆ نە ئێرانی، تۆ نە فڵانی، تۆ کاورای خوێنێکی وە جواب دەدات و ئێشە نامەشروعی. چۆن نامەشروعە؟ چون جنایەتە، چون من ئێمە لەم ساڵهای ئەخیردا بە تایبەتی کە سوسیال میدیا ڕۆڵی گەورەی بینیوە لە لانیکەم ڕەسەگەیاندنی معلومات و تەساویر و فیلم، ئێمە بە بەردەوام ڕاهبەرانی سوپای پاسداران و سوپای قوچمان بینیوە کە هاتوون و سەردانی
ئەم ئەحزاب و ساختار و بەناو حکوومەتە کوردیانیان کردو و لەگەڵیان هەڵسوودانیشتیان کردو و تعریف و تەمجیدیان لێ کردو وەکو پشتیوانی خۆیان سەیریان کردو و هەر دوێنێکەش محەممەدی حاجی مەحموود چەند ڕۆژ لەوە پێش دێ لە سنە لە سیمینارێکی تەزلیل لە قاسمی سلەیمانی سەرداری سپا شرکت دەکا و نیم سعادە دەنیشێت فەرمایشەکانە پەرامۆش مەکە بزانە مادام جەنابەت خەریکێم تێبوون ئازاتە کردگەس و سوال و جوابەکەی لەناو کامنتا خەڵک خەریکە سوالەکە بزانە سۆلۆ هیرۆ نووساگیسی ئەگەر فەرزەن ئێستا جنابتان بە زوانە ئاخێز قسە ناکەن ئەوڵم فەرز نییە من بە زوانە ئاخێز قسە ناکەم کاک سۆلۆ ئەوە تیکە بوو یا چی بوو فەرقی ئەم قسانە لەگەڵ قسەکانی ئیسلاح تەڵەبان چیە و ئەم قسانە چ نەتایجێکی لە دوایە کاک سۆلۆ بێزەحمەت بێرە ناوە لایڤەکە داوای کامێرا بکە تا من جەنابیشە قبوڵکەم بێ ئەم سوالە بە زوانە خۆت بکە تا فەرقەکەی پێبێژم یای بگری بۆ دەفعێتر ئەگەر تەسویرت لەگراوێتە هیچ وەک فەرامۆشی ناکەن تەشریف بێرە سەرەوە چون ئەو سوالەی کە جەنابەت کردکتە من وا فەرزەکەم لەوەی ئەوڵت لە فەرزێکی ئەوڵ کە کردکتە بە غەیز و بۆغز و خەریکی سوالەکەی ئەوە نییە سوالێک بێت کە ئەفکار عمومی تەنویر کات بە بۆغز و خەریکی سوالەکەی خیلی فەرقی هەست خیلی جایز تەشریف بێرە سەر تا جوابەکەت پێ بەم فەرامۆشی نەکەی هیچ وەخت دەی ئەگەر سوالە ئاغایان متوجه بووە ئەوەڵەن ئەو تەوزیحەی من بۆ چەمدا ئەساسە دەوڵەتیەتی لەسەر دروستکردیاگە دووەمە ئیسلاح تەڵەبین هیچ وەخت دەست بۆ ماهیەتە وجودی جمهوری ئیسلامی و سپای پاسداران ناون ئەوان ئێژن مڕ قانون ئیجرا بشەوەت درۆسە من نەموتکە مڕ قانون ئیجرا بشەوەت من ئێژم موجودیەتە سەپاهە پاسداران لە ئەساس و قانونی نییە متوجه بووی یعنی متقاعبە ئەمە هەر اتفاقی کەوتوێت کە سەپاهە پاسداران تێ دخەڵەتی کردوێت نامەشروع و غیر قانونیە یعنی جمهوری ئیسلامی موجودیەتە قانونی نییە سەپاهە مەشروعیەتە قانونی نییە سەپاهە پاسداران موجودیەتە قانونی نییە ئێستا نەتفەهمی هەنووز نەتفەهمی بزانی فەرقەتی وا لەکوێ یعنی ئەساسەن بە زوان خۆی و بە ئەبزار خۆی کە ئیمڕۆ حکوومەت ئەکات ئەم ئاغا موجود نییە ولی ئیسلاح تەڵەبین بەشێک لەو بەدەنەنە و ئەوان ئێژن قانونە ئەساسی جمهوری ئیسلامی جێبەجێ ناکرێت تا ئەوان حزوریان تیا بێت کاک بێمە تەرحکردنی ئەم مەسئلەیە لەم ڕۆدا ئەمەش پرسیارێکە کە لە ئێمە دەکرێت ئەنجابمان داوەتەوە بەڵام مادامی کە و شەو دیبێتەکە لەسەر ئەو مەسئلەیە بە ئەمەش بەوردی شی بکەینەوە تەرحکردنی ئەمە لەلایەن ئاخێزەوە چ سوودێکی هەیە خۆ گیریم مەسەلەن ئەم سوالە دەکرێت گیرم سپای پاسداران غیری قانونیە گیریم سپای پاسداران مەشروعیەتی ئینقلابیشی نییە و بەڵام خۆ ئەمڕۆکە قانونێکی بۆ خۆی تاشیوە و ئەمڕۆکە مەشروعیەتێکی بۆ خۆی تاشیوە تەرحکردنی ئەم مەسئلەیە لەلایەن ئاخێزەوە چ سوودێکی هەیە بۆ دواڕۆژ بۆ دواڕۆژی مبارزاتی ئێمە ئاخێزی کوردەواری سەربەخۆ هاوکات لەگەڵ ئیبتاڵکردنەوەی پرۆژەیە نابودکردن ومەتە کوردی و دانانە کۆرپۆرێشنەکان لەم سەرزەمینە لەگەڵ دانانە مەتن و تاریفکردنەوەی جەهانە کوردی و ئینسانە کوردی هاوکات لەگەڵ ئەوە ئینقلاب خۆی دەست پێ کردەگە و خۆی مستەقیمەن تەکە حاکمیەتا دەست بە یەخە بووکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەک دانیشت بێت تا ملیۆن ئینسان بێنە ناوە سوفوفی و بە شێوەیە کلیشەیە کە ئێمە ئەزانین حزورە لە خیابان پەیاکەین و بتوانین بە پشتوانەیە ئەم ملیۆنە عبورکەین لە حاکمیەت ئێمە مستەقیمەن تەکە حاکمیەت دەرکەوتگین
يعني بە چ شێوەیەک يعني بە چ شێوەیەک ڕۆژە ئەوەڵ کە ئێمە هاتین وتمان لەم سەرزەمینە ڕەجولە سیاسی دیانەوگە بە حەج ڕۆژە ئەوەڵ کە ئێمە هاتین وتمان لەم سەرزەمینە ئینسانە ئینقلابی بە معنای واقعیە کەلمەیە ئینقلابی موجود نەوگە ئێمە نەهاتکین کەسێ تەبشیرکەین ئێمە هاتکین بە عەمەڵە ئینقلابی خۆمان ئەو مردمە ئیلهام بەخشی پێ بکەین حەزمان پێ بکات گەرەکی وێ وەکو ئێمەوێت و ئێمە ئەو تەوانە لە خۆمانە ئەوێنین بە تەنهایی تەکە حاکمیەتا دەرکەوین تعریفە ئێمە لە ئینسانە ئینقلابی متەناهیەکە کە بە گژ نامتەناهیەکە هەڵواتۆ متەناهیەک کە بە گژ نامتەناهیەکە هەڵواتۆ بەمێ ڕۆژە ئەوەلیش هاتین وتمان ئەم سەرزەمینە ژەنەڕاڵی تیانە بوو نخبەی نظامی و نابغەی نظامی تیانە بوو تا بتوانێت فەتح گەورە بکات بێ هەزینە و هەزینەیەکی بکات بزانە ئاغا گیان تۆ وەختی ئەم قسانە ئەکەی ئێشە بتوانێ ئەم قسانە ئیجرائی بکەیتەوە حاکمیت لە چه ڕێگەیەک و خەریکە مردم کۆنتڕۆڵەکە دروستە سیستەمی هەست مؤسساتی هەست بەڵام ئەوەی کە ئەتوانێت دەوام بە حکوومەتەکەی با چییە کۆنتڕۆڵکردن زەهنی ئینسانەکان لە ڕێگای دەستگا و پرۆپاگاندا و ڕسانە و میدیا و کەسایەتی جۆرا و جۆر خەریکە زەهنی کۆنتڕۆڵەکان ئەفکارە عمومیە مردمە گۆڕێت ئێمە هەمان کار کە ئەوانە ئەیکەن لێیان باتڵەوەکەینەوە ئەمە نوکتەی ئەووەڵە تۆ حتا لە شەڕگەریلاییشە هەدەفت ئەفکار عمومیە تا دەستکەوتە سیاسی بەدەستبێنی تا خوی حاکمیەت بگۆڕی تا حاکمیت بەرەو پاشە کشەکردنەوە بووی فشارێک ایجاد پس ئێمە منتەزردا نەنیشتین هەزاران هەزار ئینسان بە ئێمە متەسەڵ بێت بزانە مادام منت بردەم حەوزە ئاغەیان با من بڕێشت بۆ جەنابەت بکەمەوە کەمانە متوەجه بوون دەکە چیان تەرەفگەن ئێمە مردمین لە ڕۆژی ئەوەڵی شەوتم ئێمە مردمین ئێمە مردم بوون یعنی چی مردم یعنی کەسانێک کە موجودیەتیان نییە مردم یعنی کەسانێک کە دەناو ڕەنج و نیازەکانە خۆیان هەنجیان کردن مردمێک کە هەنووز ڕەها نەبووگە لە بێنامی لە گومنامی لە ڕەنج برسێتی لە ڕەنج بێکاری لە ڕەنج مەوجود نەبوون نابینیت هەنووز ئەم مردمە لەمە ڕەها نەوگە تا بیر لە ئازادی بکەن ئەم خەڵکە عادەتی کرد بە گومنامی ڕەنجە کێشێت لە نابەرابەری لە ناوەداڵەتی ڕەنجە کێشێ لە مردووی ئارزوەکانی ڕەها نەبووگە لە فقر لەوە پەراوێز بوون لەوە حاشیەبوونە تا ئەحیانەن ئەگەر لەمانە ڕەها بوو بیش لە ئازادی بکاتەوە تا ئەحیانەن بەرەوسی لە ئازادی بڕوا تا ئەو وەختە بیر لەوە بکاتەوە ئازاد قەرارە لە چی بوێت بۆچی قەرارە ئازاد بوێت ئازادی لە چیا ئەنوێنێت تەوەجۆ ئەفەرمووی زۆربەی زۆری ئەوانەی وا قسە تەرحەکەن و مەسئلە و متاڵەبە تەرحەکەن بیریان لە هیچ کام لەمانە نەکردگەسەوە اتفاقێکە بۆ ئێمە کەوتگە ئەمەسەر من لە دیبەیتێکا کە بە ناوی ئاگاهی کردم وتم تۆ ئیشت بازنەی لەزەت و بێزاریەکانم گەورە بێت بازنەی لەزەتت بازنەیەکە کە ئازادی تۆ ڕێگەی ئازادی تۆ نیشان دەدات بازنەی بێزاریەکانت ئەوەسەوە تۆ ڕەها بکە و تۆ ئیشەی ڕەها بووی لێیان تەوەجۆ فەرمووی ئەگەر تۆ ئەم زەعفانتەنەوەی بیر لە مەسئلە و قۆناغێکی گەورەتر ناکەیتەوە اتفاقێکە بۆ ئێمە کەوتگە ئەمەسەر
ئێمە لە پەراوێزبوونە، لە بێناوبوونە، لە نەبینینە ڕەهەڵ، لە برسێتیە، لە بێکاریە، لە بێنەقشیە ڕەهابووین بۆی ئەتوانین بەرەو ئازادی بڕۆین. دێ ئەم اتفاقە بۆ چەند نەفەر لەم سەرزەویدا کردین؟ چەند نەفەر ئەتوانێت ئەم ڕەهاییە بۆ خۆی دروست کاتە بەرەو مەسیرە بڕوە؟ خۆ تۆ ناتوانێت کاورا خڕکێشکەی. هەروە کام مردمە تەسەوریان لە ئینقلابە بەسەر کە تۆ بێسی ملیۆن ئینسان خەیتە شوێنە خوات وەزانە انتخابات وەزانە بازرگانیە شی دڵە گشت کەسێ ڕاگریت و نەزەرە گشت کەسێ جەلب بکەی چون دەمە پێدا نە لەگرا ئینسانی خۆی بە ئازادی گەیگە وە خەریکە تەلاش ئەکاتە ڕادیکاڵترین شێوەیە ئازادی تەبخیر بکە و تەحققی پێ بدات. ئێلەم مەسیرەی من مستەقیمەتەکە حاکمیەتە دەرکەوتگی ماتەڵە کەس نەماگین. جابا من ئێستا عەرز دەکەم ئەم دەوڵەت میلەتانە لەسەر ئەساسە سیستەمە ئەنگلە ساکسۆنییان دیابن لەسەر پێشفەرزە تۆماس هابز. تۆماس هابز ئەیژێت بەر لە دەوڵەت کۆمەڵگاوە لە ناو وەزعیەتە تەبیعیە. ئینسان گورگە ئینسانە، ئینسان یەکتری هەڵە وەلذا لەڤیەتاین یا دەوڵەت ئەو نەهادەسەوە ئەتوانێت سۆڵحە هەمیشەگی بێنێت. لەگرا بەو کەسەی ژیر بێت پەی بە نوکتەیەکەوە. ئەو نوکتە مەسەر ئەگەر ئێمەی ئینسان طبق فەرزە حابس لە وەزعیەتە تەبیعیە بێدەوڵەتە گورگی یەکترین و دەوڵەت دێت سۆڵحە خاتە بینە ئێمە دەوڵەتیش مجموعەیە ئینسانی دروستی دەکات. دەخۆ دەوڵەت خۆیشی وانە ناوی وەزعیەتە تەبیعیە. ئەی دەوڵەت کێ باڵانسیەکە لەگرا یەک جواب تێتە بەرەو یاسا. هەمان یاسایە کە دەوڵەت تێنێتی سۆڵحی پێ بەرقەرارەکات خود دەوڵەتیش کۆنترۆڵەکە. ئەمە لەکوێ؟ لە بهترین حاڵەتەکانی کە ئەم وڵاتە پێشکەوتووانە یا بە قەوڵ خۆیان دموکراسی پێشکەوتوێ. بەڵام ئەمە گەورەترین کونی وا لەکوێیەکە تا کونەکەی وا لە وەزعیەتە ئیستیسنایی. وەزعیەتە ئیستیسنایی ئەوەسە کە دەوڵەت بۆ حەفزە قانونە ئەساسی تعلیقەکە. لە ئیعلامە وەزعیەتە ئیستیسناییە قانونە ئەساسی تعلیقەکە. ئێستا تۆ خەریکی بە جوابەکە ئەگەی. خب لە من سوال بۆچی عەلی خامنەئی سپاهە پاسداران و دەوڵەتی یەهودە ئێرانی خەریکن لە ماڵیش ئێعترازات سوال کرد؟ بۆ تا وەزعیەتە ئیستیسنایی دروست کات. کاملا دروست. وەختی وەزعیەتە ئیستیسنایی دروستەکە چیەکە؟ فەرایە قانون عەمەڵەکە کە فەرایە قانون عەمەڵەکە چه اتفاقێکی بۆ کەفێ واردە وەزعیەتە تەبیعی. دێنەوە نقطەی سفر دیسان ئەوێ تۆ گورگ ئەوێکیان هەڵەدڕی وەلی یەکێکیان دەسی زۆردارتر لە مابەقیە ئەوەی کە وەزعیەتە ئیستیسنایی دروستەکە. تا ئێستا لە یەکتری تێگەین؟ زۆر باش. ئۆکێ زۆر باش. واتە ئەگەمانێ وەکو نمونە بێنینەوە ئەو وەزعیەتەی کە ئەردۆغان خۆی خوڵقاندی تحتی ناوی کودەتا و هەر خۆشی وەزعیەتی غێر ئیستیسنایی ڕاگەیاند و بەر بووە سەرکوت و هەزاران نەفەری خستە زیندانەکانەوە و کوشت. کاملا دروستە. دەی لە حاڵەتە قانونیە ئەردۆغان نەیەتوانی ئەو کارە بکە چون قیاسا دەستی بەری پێکرد. مەشایە بوروکراسی و دادڕەسی و ئەوانەی بێتە بەرەو نەیەتوانی.
وەێ لە وەزعیەتە استثنایی بە بەهانەیە کودتا چی کرد؟ یاسای تعتیل کرد، خۆی بووە یاسا. تەپی دامە لە هەر ژنەراڵێک کە گەرەکی بووە گرتی بە حکمێکی خۆی بۆ کردی چیە زندان بە بیانوویی بە بیانووی حفزە قانون ئەساسی کە دەوڵەت دەچەکە ڕات کاملا درستە. بۆ وەزعیەتێکی پەذیرفتە شودەی جەهانیە، یاواتە هیچ بەرخوردێکی جیهانیشی لەگەڵ ناکرێت وەکو تاقیێنوانی حقوقی بەشەر و نازانم. نەخێر بە هیچ سوورەتێ وەزعیەتە استثنائیە. مەملەکەت وا لەناوە کیۆسا ئاشوبە تا تۆ بتوانین فەراق واتە هەر دەوڵەتێک دژی مەسەلەن ئەردۆغان بوەستێتەوە سبەینێ ئەو ئەگەرەش دەبێت بۆ خۆی لە نەزەر بگرێ کە ئەگەر لە وڵاتەکەی خۆشی ڕوویدا ناچارە پەنای بۆ بەرێ. هیچ دەوڵەتێ بەر عەلەیهی ناوەستێتەوە. ئەساسە دەوڵەت ملت وەزعیەتە استثنایی واتیە. درست. ئێستا ئەمەی کە من وتم بۆ جەنابەت کە بەردەنگە منی و ئەتوانێ خەڵکە عادیش بێت هیچێکی ئیزافە کرد بە زانستەکەی جەنابە؟ بەڵێ سەدەت. تەسەوەر کە تۆ تەنهایی گەرەکتە تەکە حاکمیەت ئاشارکەی، تۆ یەک نەفەری و گەرەکتە تەکە حاکمیەت ئاشار، تۆ لەگرا داستانی حاکمیەت دۆزیتەوە. حاکمیەت ناچارە بزانە تۆ ئیشی متالعەیەک ئێرانکەی. ئێران مەوجودێکی مەوهومی نادیاریان بۆ دروستکردە بە ناو فارس. مەوجود نییە لە ئێران قەومی زۆمی هۆزێک خێڵێک بە ناو فارس موجود نییە، بەڵام ئەغڵەبیەتێک هەست کە بە فارسی قسەکە. ئەم ئەغڵەبیەتە هیچ پەیوەندیەکی اجتماعی تەک یەکتریان نییە. تەوەجۆ بکەن ئەمەی کە تۆ عدەیەک لڕ و عدەیەک هندی پارسی و عدەی جوولەکە و عدەیە کوردە قەومی ئیتنیکی و عدەیە تورک تەنیا زوانێک ئەزانن زوانت فارسیە، هیچ پەیوەندێکیان تیا دروست ناکات، نەخوێنی نە نەسەبی نە قەومی نە عەشیرەتی. واتە ئەکسەریەتی قەومی نین، هیچ جۆرە لە جۆرەکان ئەکسەریەت نین، حتا ئەکسەریەتی موجود نییە. نەخێر ئەغڵەبیەت. ئەمە نمود پێیا ئەکا لە چی؟ لە دەوڵەتە. دەوڵەت تەنها عاملێکە کە ئەمانە موجودیەتیان هەست. ئەگەر دەوڵەت نەمێنێت ئەمانە بە هیچ شێوەیەک ناتوانن خۆ بگرن، چون هیچ پەیوەندییان تەکیترە. ئەو ئەساسی کە ئەوان تەحتە ناوە ئێران هەسیان قانونە، هەچێکی تر نییە و هیچ ئینسجامێکیشیان نییە. بۆیە مؤسسات دەوڵەت عاملە ئینسجامەوانە، نە هیچێکی تر. واتە ئێمە کە دەستمان بۆ قانون برد، هەر لە ڕێی قانونەکەی خوانەوە دایانگرین و هەر دەتوانین بە قانونێک کە خوان تعریفیان کردوێتەوە بیانگرین و بە قانونی خوان محکومن. یعنی حاکمیەتی کۆرپۆریشنی ئێرانی بدونە مرکزە سقلێک بەناوە شەخسیەتێکی ختمە کەلام کە بتوانێت قەبارەی ئەم ئێرانە حفزکات، ئیمکانە موجودیت سیاسی نییە. پێیان ناکات. هەر بۆیە مەسئلەی جانشینی چون هیچ سازوکارێکی قانونی نییە و چون ئەم فارسەی کەم بۆ تۆوتم مەوجود نییە، لذا گرتن کورسیە قودرەت مەسئلەیەکی فرە مهمە. ئەو قودرەتە وا ختمیەتە کەلاما بەدەستی. ئەمە گەورەترین بوحرانە حاکمیەتە کۆرپۆریشنی ئێرانیە. بەپێی بردنە بەم مەسئلە تۆ بە نوکتەیەتر پێیەوە ئەمانە بە ڕێگەی یاسایی ناتوانن ئەم کارە بکەن، چون حاکمیەتیش وەکو مەردم کە ئەبزارە زۆر لەما گورگی یەکترین. ئەوان ئەگەر لە زعفەکانە مەردم، لە کوێرەوەریە مەردم، لە بێسەوادی و لە جەهلە مەردم، لە شەهوەتە مەردم استفادە بکەن و ورود بە مەردمەکەن، ئەوانیش ترسیان هەست، ئەوانیش ڕقابەتیان هەست
ڕقابەتە دەسەڵاتی هەست مەحفل و مەحفلگەرایان هەست هەر کەسی تیمە خۆی هەست لەذا کاری کە تۆ ئەیکەی ئەمەسە ئینسانە سەیاس و ئینسانە کارامەدە ئینقلابی ئەم کاراکە نایەڵێت حاکمیەت وەزعیەتە ئیستثنایی دروست کات نایەڵێت چۆن نایەڵێت نەتێڵێت مەردم بەشداری تیا بکات نەتێڵێت ئەوانەی کەوانە ناوی دەسەڵاتە و حەپەسین لە پڕێکە نەحەپەسین ماهیەتە اتفاقات مشخص کاتەوە تا ئەوەی کە قەستی هەز وەزعیەتە ئیستثنایی دروست کات نەتوانێت وەزعیەتە ئیستثنایی دروست کات ئەگەر نەتوانێت وەزعیەتە ئیستثنایی دروست کات چه اتفاقی دەبێت سڵتەی نامێنێت کۆنتڕۆلی نامێنێت بەزەرسە قاتە ئەکەونە گیانیە کەمترین اتفاقێک لە بکەوێ ئەمەسە مەجبورن سەرە پەتەکە شکەن خەیرێ باشترین حاڵەتی شێوەسە وەکو گورگەکەونە گیانی یەکتری لەگرام مەردم تێتە منسەی زوهور یعنی چه اتفاقی دەکەین یعنی ئێمە بەم حرەکەتە کە کردمان ڕەهایی بۆ مەردم دروستەکەین ڕەهایی لە گومنامی ڕەهایی لەوەی کە نەبینری هەگە تێتە بۆ ئەوەی بار فرسەتی بێت تا ئەو وەختە وەختی ڕەهابوو لە گومنامی لە حاشیەشینی لەوە پەراوێز خریاگی لە فەقر لە بێکاری ئێستا ئەتوانێت تەعقیب وجود خۆی بکات لە دەسەڵاتە تەعقیب ئازادی بکات ئەو شەرایطە ئێمە بۆ خەڵکیە خۆڵقێنین ئێمەیە ئینقلابی واتە ئەوەی ئەوڕۆکە لەو سەرزەمینە حاکمە و خەڵک کۆنتڕۆڵەکە قانونە نەک ئەسلحە سرفەن قودرەتی سەربازی نییە قانونە وەختی تۆ ئەو قانونەی کە ئەمڕۆکە کردویانە بە زنجیر و ناوێت نەتەوی نێو یەکەوە سیستەم کاری پێدەکات لە شوێنێکدا لێتدا هەڵقەکەی پساند ئیتر ئەو قانونە نامێنێ ئەو زنجیرە لە ملی خەڵکە نامێنێەوە خەڵک ڕەها دەبێ ئەو کاتە ئەسلحەی حاکمیەت سرفی ئەسلحە ناتوانێت خەڵک کۆنتڕۆڵ بکات ناتوانێت کۆنتڕۆڵی حاکمیەت بکات و دەسەڵاتی بەسەر خەڵکەوە ڕابگرێت بزانایە کاکتە حاکمیەت تەسەورێکە نەتەوانی هەست ئەو بەشێکی کە بەشە سەرکوب بە حاکمیەتە بەشێکە هەر لە مردمە ئەمانە بەر ئەساسە تەسەورێک کە لە ساختارە ماشینە ئۆتۆماتیک هەسیان تۆ کە پاڵپێوەنیا ئۆتۆماتیک خۆی کارەکە کافیە چێوە بتوانانی بخەیتە لایەم چەرخدەمیدە ئەبسێت تەسەورە حاکمیەت هەشێت تەسەورە حاکمیەت کشتیا تەوانە سەرکوبینە تەوانە سەرکوتی کە نەما خەڵک تێتە منسەی زوهورۆ خەڵک دەرکە خەڵک تازە ڕەهایی تەجروبەکە خەڵک ڕەها ئەوێ لە ئستبداد خەڵک ڕەها ئەوێ لە سەرکوب خەڵک ڕەها ئەوێ لە ترس خەڵک ڕەها ئەوێ لە گومنام خەڵک ڕەها ئەوێ لە تەنیدەگی وتێتە منسەی زوهور ئالەگراسە کە ڕەهبەریەتە ئینقلابی ئەتوانێ واردە مەیدان بێت و هیدایەتیان کە بەرەو مەسیرە ئازادی پس تۆ لەگرا بە عنوانە ئینقلابی مستەقیمەن تەکە حاکمیەتە مستەقیمەن بمبارانە حاکمیەت ئەەکەی کە حاکمیەت لە گەیشتنە بە نیاتە خۆیان ناکام بێت تۆ دەی دەوڵەتە ئێرانی ئێژێ من مەوجودیەتێکی قانونی مەسەڵەن نەفەرێک ئەکرێ ئیعدام دەکات نەفەرێکی مسلح ئەکوژێت پێ ئێژێ ئەشرارە تەجزیە تەڵاب خب تۆ ئەوێنی تەمامە تەلەڤیزیۆنەکان بەم ئاغا ئێژن ئەشرارە تەجزیە تەڵاب بەرنامەی لەسەردانێن ئێژێ تەمامیەتە ئەرزیە وڵاتمانی تهدید کردو هیچ حاکمیەتی لە دنیا هیچ حاکمیەتی لە دنیا
تحمل نیرویەکی نظامی ناکات. نیرویەکی نظامیەکی تر وا جواب دەداتەوە. ئەژێ ئێمە مەسئولین چون انحسارە توندوتیژی وارە دەستمانە مەئمورین کە لە کیانە ئەم دەوڵەتە و ئەم قەڵەمڕەوە دفاعەکەین. ئێستا ئەگەر ئەم ئینسانە کە قرارە لە قانونە ئەساسی ئەم مەملەکەتە دفاعەکە خۆی لە قانونە ئەساسیە مەوجودیەتی نەوێت کاورە موجودە دروستکردنە سەپاهە پاسداران مەوجودیەتە قانونی نییە. ئەمەی کە لێو دووە بە پوڵە مەردم مەوجودیەتێکی ناقانونی بەگرتنە مزور تەوازونە قوا ئەشێوێت و لە فرسەتێکا کە مەردم ئەتوانێت تەقیبە ئازادی کە مەسیرە مەردم منحرفەکە و تەجاوز بە مەردم ئەکا تا بەرەبەرە یانەقات داوگای خۆی. ئەمە عینە تەجاوزکاریە و عینە حرامزادەی قانون. لەذا سەپاهە پاسداران مەوجودیەتە قانونی نییە، ناتوانێت لە خەڵکیی تر باس بکات. لە هەر محکەمەیەکی تری ئەم دنیاشا زوو پەیاکە ئەو ئیشی ئەوڵ دەحفە سابتی بکا خۆی مەوجودیەتە قانونی هەست، خۆی مەئمورە ئیجراکەرە قانون هەست. وەختی خۆی نەتوانێت خۆی ئیسباتکە ناتوانێت دیگەران متهم بکە، چون ئیستا خۆی وا لە جایگاکە ئیتهامە. ئەو بەڕاحەتی ئەتوانێت بێت ئیدەیە ئینقلابیە ئێمە بژێوە نەزەر ئینقلابی تۆز. وەلی ئیستا من بە سازوکارە خۆی گرتمە بەو سازوکاری وا مجری BBC هەڵەگەڕێتەوە ئێژێ ئاغایە فڵانە کەس هیچ کشوەرێ لەم دنیا نیروی مسلحێکی تر تەحمل ناکات. مشکلە مەسە ئاغایە فڵانە کەس مجری BBC نیروی مسلح تۆ مەوجودیەتە قانونی نییە. متوجه بووی و نیە لە سەلاحیەتە ئەوە کە بەروەکە یا ئەم ئێرانەی ئێوە هەستان گاگەریە یا توالەت عمومیە یا کشوەرە یا ئێوە مردمانێکی متمەدنن ئەحیانەن ئیدعاکەن کە متبەلور ئەون لە قانونتان و لەگرا گەورەترین بێقانونی کریاگە و ئێوە 40 ساڵە سکوتان کردە. ئەقڵتم پێ دەبێت نەتانزانی چۆن دەمتان ناخستە. واتێمە دەتوانین بڵێن لەمە بەدواوە ئەحزاب و سافتار هەیە کە ئیدعا دەکەن مبارزە دەکەن و ئیدعا دەکەن هێزیان هەیە و هێز دەنێرنەوە و شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی دەکەن. دەبێت لەمە دووە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەوتنە بەر پرسیاری BBC و منوتۆ ئیتر مەجبور نەبن بڵێن نەخێر ئێمە هێزمان نەناردەوە و نەخێر ئێمە لە سنوورەکان عبورمان نەکردووە، بەڵکو دەتوانن بەو ئیستدلالەوە تاوقەت بوەستنەوە و بڵێن بەڵێ سپای پاسداران سپای هێزێکی نامەشروعە، مەشروعیەتی سیاسی نییە، مەشروعیەتی ئینقلابیشی نییە و ناتوانێت شەرعیەت بەخۆی بدا لە سەرکوتی هێزەکانی ئێمە کە هێزهایەکی مبارز و ڕزگاری خوازن بە قەولی خۆیان. ئەگەر ئەو کارە نەکەن وا دیارە بازی دەکەن ئەو جۆرەی کە ئێمە وەکو ئاخێزی کوردەوای سەربەخۆ تەحلیلی دەکەین. وا دیارە حەقیقی نییە، شەڕەکە درست نییە، چون ئەساسی شەڕکردن سەندنەوەی مەشروعیەتە. کاملا دروستە. تۆ چۆن نیروی خۆت ئەهەنێریتە قەتڵگاه و تەرەفە مقاوڵە باتڵۆ نەکردگەسڵ؟ تۆ چه نیەتی کەس؟ تۆ چۆن ئەدعاءەکەی تعقیبا ئیدەیەک ئەەکەی و لەگرا لە ئەوڵین مەرحەلا ئەمنیەتە تام و تەمامە پەیڕەوان و ئەندامان و سەمپاتانە خۆتت دەرنەزەر نەگرت؟ چۆن بێت دفاع فڕیان بێت بەرە تیمساح؟ چۆن کاری واکەی؟ بزانە ئاغەیان مەسئلەکە مەسەم ئەحزابە خۆیشیان تا 57 مەوجودیەتیان نییە، کەس نایەناسی. ئەمان لە 57 مەوجودیەت بەیاکەن.
بۆیە بە 57 ێژن ئینقلاب تا بێژن ئێمە بەشێکمانتیا بووگە لە ڕۆخاندن نەشار درۆکەن گشتی بزانم با من نکتەیەکە بۆ بێژم ئاغاتا هەچ کەسی تا ئێستا ئەمەی نەوتکە کە ئێمە چەند ڕۆژ پێش مطرحمان کرد بۆ ئەم نەمایشە سپاهە بەناوە کوشتنە حەیدەرە قوربانی و داخستنە دوکان و موکان تەبلیغیان بۆ کرد ئێمە هاتین تعریفێکمان کرد ئەومە تعریفێکی سەرەتاییە هەر کەسی قاچی بێتە ناوە مەیدانە مطالعاتە علوم اجتماعی و ئینسانی و داخلم تعریف ئازانیت بە شتێک ئێژن خشونەتە مەشروع یا تند و تیژیە مەشروع لە جەتەمەت من کارم بەوە نییە کە مەسەڵەن نازانم بەحسە مەشروعیەتم بارها کردە لە دیبێتەکانەوە امیدوارم کابرا تێگەیشت بێت لە گرنگیە مەسەلەیە مەشروعیەت زەراغەیان ئەو تند و تیژیەی کە قانون لە اختیارە نەهاد دەوڵەتی دانیت منحەسرەن ئەز ئانت دەوڵەتە ئەوە تند و تیژیە مەشروعە بۆ مەشروعە لەبەر خاتری ئەوەی قانون پێداگە قانون لە پێش وتمان چییە تەبەلوەرە ئێرادەی ئێمەس یعنی ئێمە ئێمەردم وا ئێژن من وا نایژم ئەوان وا ئێژن بۆیە لە بربەرەکانیە زۆرە هیچ نەهادێک چاک دەوڵەت ناکات نە ئیمکانیاتی نە ئەبزاری و نە مەشروعیەتی هەر چەشنە زۆرێکی تر لە بەرامبەر زۆرە دەوڵەتان نامەشروعە ئەمەلەن نامەشروعە ئێستا لەگرا لە بڕێ جێگا حاکمیەت لە بەرامبەرە زۆرێکی ترا پاشەکشەکاتەوە و باوانی ژێژ زۆرە مەشروع بەڵام بە شەرتە و شروطە ئەویش شتانێکە وەکو تەجەموعات کۆبوونەوە ڕێپێوانە ئێعترازی و ئێعتەسابات من پێ ناهێژم مانگرتن چون لە معناکەی تێدا ئەمە تندوتیژیە خەڵکە قدرەتە خەڵک نیشان دەدات پس لەگرا فقط حاکمیەت قدرەتی هەست نە کەسێکی تر حاکمیەتێت ئەمە ئەواتە ناوە قانون شرایطی بۆ دائەنێت شرایطی بۆ دائەنێت مثلا تۆ لە ئەخبارە ئەشنەفی ئێژێت تەجەموع غەیرە قانونیە معلمان جلوی مجلس شورای اسلام توجه کرد جا عده احمقتين للتلفزيون كان ك اما كار خود حاكميتها كتو دليل احمقانه بتاشي اجن تساهرات تجمعات صلح آمیزه بدون خشونت معلمان كوتبر سركوب نيروي انتزاع ما ندبيس كما بارها بله دەمە قسەی مفتێکە معنایەکی نییە لە سیاسەتە چون ئەووەڵین کارێک ئەووەڵین خشونەتێک کە ئەم معلمانە کردگیانە ئەزانی چییە نایاسایی عملیان کردگە خشونەتیان بەرامبەر بە یاسا کردگە یاسا شکێنیان کردگە یاسا ڕێگەی پێیان نەداگە یاسا قانون ڕێگە و چارەی قانونی بۆیان دانیاگە وتبعة حاكمية نايدا بس تو چی بيت خيابان بچی قيني چن نچيتيني تو خشونت كردگه وظيفه پولیس چیه اجرا کردن قانون تو قانونش کنگه پولیس با قانونشکین برخوردگه لذا تجمع تو پراکنده تو چشیشه بشکنی چه نشکنی تۆ لە ئەووەڵین قەدەما توندوتیژیت بەکاراوەتە ئێرادەی خۆت سەپاندەگە بەسەر ئێرادەی حاکمیەتە واتە لێرە ذهنیەت ئێمە هیچ ئەهمیەتێکی نییە کە ئێمە توندوتیژی بە زەربوشەتێک قەڵمداد دەکەین
بە پێی قانون توندوتیژی ئەوەیە کە تۆ غیری قانونی عملت کردو جا هەر عملێ حەزەکەی ئەوە ڕاوەستە تۆ قانون لەشکێنیتر بە قەڵ ئینگلیسیەکان نەژێری you violating the law تۆ خشونەتە بەرامبەر بە قانون کرد بۆ بۆیش مەمورێکی نیروی انتزامی اجازە بەخۆی دەدا تۆ ڕاوەستاوی اجازە بەخۆی دەبێ چاوت کاری ئەوەسە تەجەموعەکەت پەراکەندەکە غەیرە قانونیە تۆ لەم بریتانیایشە هەروە ناتوانانی بێتە خیابان ئەوە بۆ ڕۆژە چوونە خیابان بەرە داونینگ ستریت پلیس گرتنی شیر و پێڕی کردن لێدان پەس پێرەکە بوو بەڵێ لە لێرە لەسەر کۆڕۆنا زۆریان خەڵکدا بە شەقە لەو ئەڵمان بۆ چون تەجەموعەکە قانونی نییە تۆ ئێستاگەرەکتە بڕۆی لەبەر سەفارەتە ئێران تەجەموعەکەی ئێشێ بڕۆی خۆت معرفیکەی بێژی من ئەم تەجەموعەکەم مەسئولیەتی ئەم تەجەموعەوە ئینتزاماتی ئەم تەجەموعەوە لە پای بدە ئەوڵم تۆ ئەمە ئەگریتە ئەوهدە لەزا ئەوان ئەزانن ئەگەر هەر خەسارەتی دروست بێت تێن تۆ ئەگرن ئەمە یەک دوو کە وەختت بێدنژین لە چەند بۆ چەند کامە مەسیرەکەت بۆ دیاری ئەەکەن مەأمورە پۆلیسێتەکە ئەهەنێرن لە چوارچێوەی ئەو شعارانە خارج بووی کە قرارە بیدەی بەرخوردە پێەکەن بزانە من ئەسڵ لەگای انقلابی قسەم نەکردگەها بەحسێمەم نەکردگەمە خاسە یا خراوە نەنا مەبەستم ئەو کایەسە کە ئەوان بە تۆ یەکەن بزانە وەختی ئیدەیەک کڵاو بەردار تێن بە تۆ ئێژن بڕۆن تەزاهورات سکوت بکەن کاورای کاو تۆ ئەمەلەن بە مردمێک کە مجەوزە تەزاوراتی نییە ئێژی بێتە خیابانەوە مجەوزت بە حاکمیت داگە حملەیان تێبکە ئیستا با بە فیشەکنەوەی بە ئاویە وەڵدەفعات ئەگەر هەر پەراکەندە نەبوون فیشەکیش بەکارەیە پس ئەو کەسە یا نابێ بڕاتە خیابان یا ئەگە چووە خیابان دەبێ وەکو خەڵکی مۆسکۆ نەگەڕێتەوە لێشی بدەن نەگەڕێتەوە لێشی بکوژێن نەگەڕێتەوە بڕوا کە بڕوا تێپەڕێ لە حاکمیت چون تۆ هەر سوورەت سەرکۆ بکەیت بەس ئەمە زەهنیەتێکی غەڵەتە کە ڕەسانە دەیدەن بە خەڵکی ئێمە کە گوایە ئەگەر تۆ ڕاوەستای ئیتر غەیری خشونەت تەبیعەتەن ئەوانە گەرەکیانە تۆ بە ئیستیساڵێ بگەێنن تۆ هەر بڕۆی تو هەر بە هیچ کوێ نەگەی نیان گەرەکە تۆ بترازی تۆ هەر بڕۆی تو تیاڵدان خۆی تو بیتۆ هەر بپاڕێت و دێخۆ من کارێکم نەکردو بۆیانە پێم کرد ئەی تۆ نایژی بۆچی لە پاریسا چەند ساڵ 3 ساڵ پێش پۆلیسی فەڕەنسا وائیدا لەو کنیشکە پاریسیانە چون تەجەموعات غیرە قانونی بوو چون اعتراضات غیرە قانونی هەر وەکو چۆن دەوڵەت ئێرانیش ئەشکی تمساحی بۆ ئەوان دەڕشت ئەمانیش لێرەوە ئەشکی تمساح بۆ ئەوان دەڕێژن بۆ خەڵکی ئێران بەڵام هەردوو لاشکە هاتە سەر خەڵکی خۆیان هەمان کار دەکەن تەبیعەتەن لەگرام مەسئلەیە مهم ئەمەسە تۆ تەکە حاکمیەتی ئێرانیا دەرکەوتی ئێمە هەڵگەڕیانەوە بەرامبەر بە سوپای پاسداران وتمان ئەو کارەی حەیدەرە قوربانی کردی یعنی مشارەکەتی کرد لە ئیجراکردنە کوشتنە چەند نەفەرێک کە تەوەسوت حیزب دیموکرات حکم دریاون تۆ ئێژی حەیدەرە قوربانی توندوتیژی کردکە بەرامبەر بە یاسای ئێمە ئەگەر بەیانی خەڵکە کامێران خەڵکە سنە دووکاندا بەخاوە کار خۆت نەوێت ئەوان توندوتیژیان کردگە بەرامبەر بە یاسای تۆ ئەینە هەمان کارێکە حەیدەر کردووی حەیدەرە ئێعدام کرد بێ بڕۆ مجەوزە کەس بە ئەمانیشە لەڕفکە ئەگەر خۆت ئەم کارە ناکەی بۆ بەرەبوو بێتە حیزب دیموکرات کۆمەڵە پەکەکە تۆ خۆت خەریکی ئەم کارانەی بۆکەی لەوەی کە بەرادەرانە سپا پاسداران مشتی فاسدن بزورن ئەم شتانە نازانن تازە یەواشیواش خەریکن فێرەوە تازە جدیدە نەزانن کە ئەمانە موجودیەتە قانونیان نییە بۆی زریکایان لێ هەڵسیاگە و بە شدەت گەرەکیان ئەم دەنگە سەرکوب بکەن چون ئەم پچپچە تەمام ئەم سەرزەمینە بگری ئەمانە ناتوان خۆ بگرن بە پشتە قانون ئیعمالە قانونکەن ناتوانن تۆ بارها بیستک تایژێ سپای پاسداران ئەدگرێ پەروەندە سازیت بۆکە یعنی چی پەروەندە سازی یعنی گەرەکیسی شتێکی جەعلە بۆ دروستکە کە یاسایی بێ و بتوانێت بە گوێرەی یاسا بەرخۆت بە تۆ بکەیتەوە نییە
مثلا پێدێژێ جاسووسی مثلا پێدێژێ اعترافات ئیجباری لێ پێدێژێت و قاتڵی پێدێژێ فڵانی پەروەندە بوو دووزەکە وانە ئێستا ئەگەر دەرکەوێ خۆ سپای پاسداران مەشروعیەتە قانون موجودیەتە قانونی نییە چ اتفاقی بکەفێ ئای سپای پاسداران دەتوانێت بکارە بکەن ئەگەر ئەم پچە فرە بێ سپای پاسداران مەجبور واکۆنش نیشانداییتر مەجبورە بێت لە وەحدەی ئەوڵ تۆزیح با بۆ خەڵکی بێژێ من موجودیت قانونیم هەست ئەو بەحثە نایەت و ئاشکرا بێژێتی عەبدوڵای موحتەدی هەنێرێتە ناو تەلەڤیزیۆن BBC بۆی پشتڕاست کاتۆ کە 57 انقلاب بووکە حەیدەر قوربانیت بۆ ئەکوژێت و شلوقیەکە کە ناو بۆ حیزب دموکرات دەرکا دەنگە تۆ گمکە وەرە تۆ منحەرف ناویت ئیدامە ئەدەی وەختی پچەکان فرەبوو سپا مەجبورە جواو باتەوە ئێستاکەوێتە مستەنەدسازی و ئەوڵە انقلاب چوبوونە بوو ماچتۆی ئێستا یەواشواش شروعەکە کریدیتدان بە موجاهدینە خەڵق و بە فەدایانیش و شتی بوون و بابە هەروانەوە کە ئێمەیشون وەری ئەمە انقلاب بوو بزانن سپا پاسداران حازرە پێبێژی قاتڵ خوێڕی جانی متجاوز هەرچی کارە وەرێ موجودیت قانونی هەست قانون انحسارە خشونەتی پێداگە قەیناکە گەندەڵیشە و قەیناکە متجاوزیشە و قەیناکە سەرکوبگەریشە و حیجراتێکی نییە وەرێ ئەمە قانون پێداگە وەرێ ناگەهان کاشف و عەمەڵ تێ کە قانون حەجێکی بەماوە نەداکەن ئەمە ناقانونیە موجودیت قانونی نییە ئەمە ئەساسی سپا ڕوخێن وەکو ئوختاپوسێک کە تەپی داگە بەسەر مەملەکەتە ئەگەر ئەمە اتفاقە بکەوێت ملیاردها دۆلارە سەپا لە تەریق موسسات و دیاگە بە خەڵکی نایداتەوە ئەمە یەکتی بکەی خەڵک نایداتەوە کافیە ئەم پچ بکەوێتە بینە مەردم و سپایش ناتوانێت خەڵکی بە گوێرەی قانون تحت تاقیب قەرار بە چون خود سپا و جار موجودیت قانونی نییە ئێستا ئێشتە سپا بێتە دادگاه مەردم سابتی بکات کە موجودیتە قانونی هەست وەکیل بۆ خۆی بگرێت ومنش ئیعلامم کرد سپا پاسداران دادگاه علنی پەخشە مستەقیم خاتەڕێ من حازرم تیا شرکت بکەم لۆکو دادستانە عمومیە مەردم وە سابتی بکەم و مەردم ڕەئی بدات کە سپا موجودیتە قانونی خۆ ئەمە چه اتفاقی بخوا ئەمە ئێمە وەکو ئینقلابی حاکمیتمان بەدەست دواوە تا فەزەڵێ بخولقێنی ئینسانەکان و مەردم ئەحسان بکە تا بوت پێیاکان بوت پێیاکان ڕەهاو بێ لەسەر کوت ڕەهاو بێ لە استبداد تا ئەو وەختە ئوفوقێکی بووسکێت ئاسۆیەک ببێنێت تا ئەو وەختە عەقلی بکرێتەوە بتوانێت قسەی دەکات واتە ئێمە بەدەستبردن بۆ ئەم مەسئلەیە صرف نەگەڕاوینەتەوە بۆ نەو تاریخ و لاپەڕەکۆنەکانی تاریخ هەڵدەینەوە بزانین چی بۆ و چی گوزەراوە بەڵکو ئەمە کردنەوەی دەریچەیەکە لە مبارزە وەکردنەوەی ڕێگایەکە بۆ لێدان لەم ساختارە و بۆ هەڵتەکاندنی هەر ئەو دەریچەیە کە ئەلان هیچ کام لەو ساختارانەی کە خوان ناوناوە ئۆپۆزیسیۆن شکی نابن ئللا و ئللا دانیشتون کە یا خەڵک بۆ خۆی کارێک بکە یا ئەوەی کە بابە ئەمریکایان بێ بە فریایان بکەوێ بەڵام ئێمە خەریکین خۆمان دەریچە دەکەینەوە خۆمان ڕێگا دەکەینەوە بۆ لێدان لە بنیانی حاکمیەتێک کە ئێمە باوەڕمەندین هڵۆڵە لە بنەوە و بۆشە لەسەر قانوندانن دراوە و بە مەحزەوەی دەست بۆ بنیبەری دائەڕمێ تەبیعەتە لەبەرەوەی ئەم موجودیەتێکی قانونیە ئێران هیچێکی تر بێژگە لە قانون نییە و خۆشیان برە و زوانە قسەکەن مەسەڵەن وەختی هەڵەگەڕێنەوە بە توێژن ئاغا کەی دەورانە قەبیلەی و عەشیرەی ماگە مەسەڵەن بە کابرایەکی دەمە قۆپان نەبێ ئێمە شەهروەندیمان گەرەکە و مافی شەهروەندیمان گەرەکە و ئەم جۆرە شتانەی تروان هاوڵاتی بزانم ئەها ئێمە داگرینە قەی حکوومەتە حەلیم دانێ پەکەک دانێ یەکێتی دانێ پارتی فرە فشاری بۆ تێ بۆ من ئەنووسێ ئێرانی ئەوە زانی موجودیەتە قانونیە من ئەواتە ژێرە سوال موجودیەتە من ئەواتە ژێرە سوال ببەخشە لە قانونی خەریکە پرسێت تۆ حەق نییە دەخاڵەتکەی لەگرا ئەزانی من چی جوابێ دەمەوە
ئێژەم یا تۆ ئەو ناوە کوردەوە سەر خۆت لاوە یا ئەو کوردە مڵکە گشتیە و ئەگرا سەرزەمینە منەوە غەڵەتە کرد تۆ ناتوانانی لە هەرکوێ تێئەگیرێت خۆت کەیتە برای من لە هەرکوێ گەرەکتە وەڵمە گۆشت خۆی سفرەکەی جێگەکەی تۆ غەڵەتەکەی بەناوە من قسەکەی یا تۆ مەواطنە عێراقی و عێراقیت یا ئەگەر کوردی و ناوە کورد لە خۆتدانی غەڵەتەکەی لە ژێرە دەسە من دەرەچی بزانە وەختی من قسە ئەەکەم کاورە لێت ئەگەر من خەڵکە کرماشان نەوم و داو باوام دیار نەبێت و باوکم دیار نەبێت و دیار نەوێت لەکوێ هاتبم کاوراوەڵی پرسیارە لەم لەکای ژێت و کوێنەیت بۆچی قساکی دەرمەدێبە ئەو بۆ من لە دیوەیتەکانە هاتم خۆم پێناسە کرد کوڕ کێمنەوەی کێم بەس من موجودیت مەسلەکە ڕەنگ و ڕیشە مەسلەکە ئەو مەشروعیەتە بە منەدا کە قسە بکەم کە نەزەر کە دەخڵاتی دیان کە ئیجازە نەدەم کەس خاچی تێ بخات ئەوەی ئەمڕۆ ڕوبانی من ئەوێت و بە یاسا بە قەڵەمڕۆ بە منافع ملی ئەو وەڵین کەسێک کە منافع ملیە مردمەی لەبین بردگە کێس ئەو کەسە سەوایە نایاسایی ئەوە کێس ئەو سپاه پاسدارانە سپاه پاسداران ئاملە شکڵگیریە جمهوری ئیسلامیە پس وەختی سپاه پاسداران ناقانونیە جمهوری ئیسلامی کولن نامەشروعە گشتیە جنایەتکار متجاوز وخارجي وقابل تعقيب بابەتە تەمامە کارنامەیە 44 ساڵ تەجاوزە غیر قانونیەک لەم سەرزەمینە کردیانە بەربەردەبە واتە ئەگەر ئێمە بینیمان لە لۆس ئانجلس نشینەکانەوە هەتا لەندەن نشینەکان و هەتا سەڵتەنەت تەڵەبەکان و هەرچی کە تۆ تەحتێنوانی ئۆپۆزیسیۆن و زدی نظام و بانظام و سپاهی و بەسیجی و خەڵکی ئاسایی کرد عەکسی سەرداری دڵهایان بەرز دەکردەوە چون پێیان وابوو سەرداری دڵها پارێزەری قانون و سەرزەمینە ئەگەر تۆ سەرداری دڵهات کرد بە غەیری قانونی ئەو کاتە جوابی سەر و بەری داوەتەوە لە لۆس ئانجلسەوە من نەم کردووە بە غەیرە قانونی سپاه پاسداران واقعا موجودیەتە قانونی ئەوە نییە کە من ئیسباتم کردووە کە نییە و ئێمە ئیسباتمان کردووە کە نییە و عەمەلەن لەگرا ئەوەیشی کوژراوی هەیە سپاه کوژراوی مشتی مزور هیچ قەداسەتێکی نییە کوژراوەکان مشتێ مزورە خۆسەپێنەرە تەوەجۆ ئەفەرموویت و تۆ حتا بەم ئستدلالە لە هەر محکەمەیەکی جەهانیە حوزور پێیاکەی تۆ براوەی تۆ محکوم نییە تۆ حتا ئەمە کۆمەڵگا بگرێت و دانەی سپایی لە خیابانە ناتوانانی خۆی ئەوجا کوشتنە سپاهی مەشروع بێت سەردار سەلامی بێتە پشتە تەلەڤیزیۆن بێژێ خۆ کەچی نی مەشروعیەتە ئینقلابیمان نییە موجودیتە قانونیشمان نییە زۆرمان هەست و تازە خۆمان سەپانگە و ئێژی چی بابێت ئەو قسە بکا بە خەڵکی بابێت ئەو قسە بکە تا بزانم ئەتوانم خۆیان ڕاگرن ئەوجار خەڵکی ئەمانە وەکو هێزێکی یاسایی تەماشا ناکا کە ئیدئۆلۆژیەکی ئیسلامیان هاوردە و تەنیا بۆ گەنیان ئیسلامی بوونیانە وانیە ئیتر ئەوجار ڕەفتارە مردم ڕەفتارە بەرامبەر بە هێزێکی متجاوزی خۆسەپێنەرە واتە بۆ ئەو کەسانەی کە ئێستا باوەڕێم وایە بوونەتە قوربانی و کوژراون و هەر ئەم ساختارانەی کە تەحتی ناوی کورد خەریکن گۆیا دژی ئەم سیستەمە مبارزە دەکەن و باوەڕمەندن کە زوڵمیان لێکراوە غەدریان لێکراوە کوژراون و شەهیدیان داوە لە حەقیقەتدا ئەوە ئێمە سبەینە دەتوانین داواکاری ئەو خوێنە بینەوە نەک ئەوان و ئەو ئێمە دەتوانین ئەو خوێنە بکەینەوە تەبیعەتەن من لە سەرەتایش ئشارەم پێ کردوتم ئەوە ئێمەین کە مستەقیمتەکە حاکمیەتا دەرکەوتگین جا تەبعاتە ئەمەلی و دو ئەوێنینەوە ئێمە بەردەوامی ئەەکەین تا ئەم دەنگە گشتێگەیە بگرێتەوە تەبعاتە ئەمە ئەوێنین و لە خویە سپای پاسداران کە ئەبوەڕێت لە پاشەکشەیەک سپای پاسداران ئەیکا لە جێگەی ئتهامی کە سپای پاسداران بە واقعیدا ئەنیشێت و ئێستا ئێشە ڕەفع ئتهام لە خۆی بکە سپاه پاسداران ئێشێ بێت تەوزیح بە چۆن نامەوجود بوونە قانونی خۆی
تەوجیهەکە چۆن کەسێکە داعیەی جێبەجێکردنە قانونی هەست چۆن خۆی نامەوجودە لە لەحاظ قانونی و مەولودێکی نامەشروعی بەستردە کە بە پوڵە مردمە ئێران بە زووری نیرویەکی مزور بۆ دەمکوتکردنە ئاواتەکانە ئەم مردمە و بۆ دزینە ئاواتەکانە ئەم مردمە و بۆ چەپاوەڵ ئەم سەرزەمینەوە نابوودی ئەم سەرزەمینە تێنە مەرزەی ئەی بۆ 44 ساڵە کەسم کارێ نەکردووە ئەی بۆ دیگەران قسەی ئەمریکایان بەناوە مهمە ورد و درسی ئەم حیزبانەیەژن سوپاه پاسداران تەرۆریستە بۆ ورد و درسیان ێژنی بۆ ئەمیانە نەوتکە ئەو قسەی ئەمریکاس قدرتە ئیجرایی ئەمریکاشی پشتە ئەی بۆ ئەمانە خۆیان عورزیان لەو قسەی لە خۆیان بکەن بۆ نەیان بوو بۆ ئیستە دەستگا هەمیدیایان داناگریتە قەیسپای بازاران بۆ نایگرێت ئەگەر نایان ئەزانی ئێمە فێرمان کردن دەبیر لیاقەت بوون نایانزانی ئەی بۆ ئیستە نایگرنەقەیان چی لەوە گەورەتریان هەست گەرەکیانە بێژن حەیدەرە قوربانی کوژیاگە چه ئیرادێکیان هەست بە کوشتنە حەیدەرە قوربانی چه ئیرادێ نایاساییە دادڕسی لەکردیاگە کاک بێمە من دیبێتەکە من لێرە پەیامی یاران و دۆستان نبینم لێرە نازم لەو پەیامانەی ئەوڵەوە وەستاوە ئەگەر کەسانی پرسیاریان هەبێ یا شتێک بنووسن داوای لێ بڕنەکە من ناتوانم بیخوێنمەوە لێرە خب امیدوارم کە سوالات ذهنی جنابەت پاسخ دریاوێت و بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەین دەستت خۆش بێ کەواتە با من نوکتێک لەگرا مشەخصکەم ئێمە خۆمان مردمین بێمنەت نین لە مردم کاکتەها هەر ئینسانێکی خاص و جەخراو چه زەریفوێ چه بێفەڕوێ چه داناوێ چه ئەحمەقوێ چه پیروێ چه جوانوێ دڵی وا پێوە بوێنرێت دڵی وا پێوە ئەحترامی بوێت دڵی وا پێوە لە حەوزەی عمومیە نمودی بوێت حزوری بوێت ئەمە سە تۆ ئەمێنی وەختی ڕادیۆ قسەکە ژێ شنەوەندەی گرامی و تەلەڤیزیۆنێژێ بینەندەیە محتەرەم و تەوەجۆکەی شەهرداری نووسێ شەهروەندە گرامی و ئەمە ئەحساسەسە بەو ئینسانە بیداد ناوی ئەم جامعە کە موهیمیشە ئێمە وەکو ئینقلابیانە ئەم سەرزەمینە کە خۆمان مردمین و وای لە مەوقعیەتە مردمە خەریکین بە تەنهایی بە مەچەکە خۆمان و بە تەمامە ئەقڵێکە هەسمان و قدرەت و وزەی ئینقلابیەکە هەسمان شەرایەتە ڕەهائیە مردم دروستەکەین تا مردم بێتە منسەی زوهور ئێمە خەریکین دروستیەکەین ئەو شەرایەتە بە چه کارێک بەوەی کە بە حاڵکمیەت کە لە مردم استفادەکە و بتوانێت شەرایەتە ئیستیسنایی بخولقێنێ ئێمە خەریکین نشان ئەدەین کە ئەم حاکمیەتە حاکمیەتێکی ئێژغاڵگەرە لەم سەرزەمینە ئێمە و نە مەشروعیەتە قانونی هەست حتا بۆ ئەوانەی وەکو حیزب دموکرات کە خۆیان بە ئێرانی ئەزانن ئێستا ئەحزاب و سەختەر هەیە کە ئێمەیان تۆمەتی ئەوان دەدا کە گوایە ئێمە لەلایەن سپاوە هیدایەت دەکرین یا ئەوەی کە زۆر شتایەکی لەسەر ئاخێست کوترا لەم ماوەیەدا دەبێت بێن و پێمان بڵێن چۆن ئێمە لەلایەن سپاوە دروست کراوین بەڵام تەنیا کەسانێکیشین کە دەستمان بۆ مەشروعیەتی سپا بردووە و هەروەها ئەوەی کە بەلای منەوە مهم بوو قسەکانی ڕاهبەری حیزبی سوسیالیست حەمەی حاجی مەحموود بوو کە من انتظارم دەکرد ئەم ئەحزابە لانیکەم لەسەر قسەکانی ئەو هەڵوێستێکیان هەبێت
و جوابدانەوەیەکی بدەنەوە کە ئەو دەسێت تعریفی دوشمنێکی ئەوان وەکو خزمەتگوزار بە کورد دەکات بەڵام لەوەشدا تەنانەت هیچ هەڵوێستێکیان نەبووە خوان لێگێر کرد کاکە تەهامن دیسانەوە تکرارێکەوە خزمەتە جەنابەت بزانە ئێمە لەگرا دوو مەقولەمان هەست یا تۆ وەکو جریانێکی سیاسی یا حزبێکی سیاسی ئیدعا ئەەکەی ئینسانهایەکی نخبەی سیاسی کە ئەتوانی ئیدارەی ئومورە ژیانە مردم بە باشترین شێوە بکەی ئەمە لە حاڵەتێکی نۆرماڵە کەواتە تۆ ئێشەی لیاقەت خۆتت لەبارە دانش و نیشان داوێت دەی تۆ ئەمە لەم حیزبانە ناوێنیت تۆ ناوێنی ئەمانە توانی وێتیان حتا دەرحەد و قەوارەی ئەساسنامەیی خۆیانە کارکردە دروستێکیان بوێت ئەسەن فەرامۆش کەمان کوردن حساب کە کەمانە حیزب دموکراتە ئێرانن و خەریکن تەکە جمهوری ئیسلامیان دەرەکەون ئەمانە ئەو تەوانیانە نییە کە تەکە جمهوری ئیسلامیان دەرکەون سوال ئەمەسە بۆ نیسیان بێعەقڵن یا واقعەن دوژمنایەتی ناکەن کامیان من سلام سەرچاوم بەخێر بێت ژیلا خان زۆر سپاس وەڵا دیت من کوتم بام نووسمە خزمەتیان بەخێر بێن ژیلا خانم فەرموونێەوەیش فەرمایشاتە خۆتان بفەرموون سپاس جارێ جۆگری تۆم کاک پەیمانجان بەڵێ کەواتە کاکتەها وەختی ئەمانە ناتوانن ئەو جۆرە ڕەفتارە بکەن نیشان ئەدەن کە ئەمانە دوژمنایەتی واقعیان نییە چون ئەگەر تو دوژمنایەتی واقعیت بێت ئەمانەی کە من ئێستا خزمەتی جنابەت و خەڵکی وتم دەفعێ بۆم خەڵکە بەحسیانە کرد ئەخۆ ناکرێت تۆ ئەم گشتە ئیدعاتە بێت و ئەم گشتە ئینسانە تێگەیشت بوو دانشگا چوو بوو متەخەسس و دکتۆرات بێت تۆ ئیدعا بکەی من خەبات ئەکەم بابەگیان ئەمانە مەفهومە خەبات مەفهومە مبارزە گشتیان فاسد کرد واقعا کاکە گیان تۆ وەختێک ئەڕۆیت دادگاهێک داویەکی مڵکیت هەست تۆ ئەم مڵکی خۆتە کە تەسخیریان کردگە بە کەلەمات و مەفاهیم و نزاع جەدەلە بەحثیە کە دەرەگرێت لە ناوی دادگاه تێری تۆیتر خۆ بە شتێکی تر نایریتەوە بە شەق و بە پێلەقەوە ئەمانە نایریتیوە تێریتیوە تۆ ئیستا من یارانێکم پەروەردەکردگە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆوانە مەریوانە وانە سنە وانە کرماشان وانە جوانڕۆ ئەلەنەن خەریکن قساکەن و من ڕۆژە ئەوەڵیش وتم یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خۆ بەشان من ئینسانێکی ئینقلابی مباوەڕم بەوە نیە هیچ ئینقلابی دەبێ خۆی بشارێت لەبەر خاتری ئەوەی قسەکانە ئێمە واقعین ئێمە تۆمەت ناوەسین بەقەی کەسەوەی ئێمە لە مەفهومیزەکردنە ئازادیە دەستمان پێکردەگەن و بە ئازادی بە لیاقەتە خۆمان و بە ئەسڵ ئەوەڵ خۆمان وەکو ئینسان دەستە بەرمان کردەوە واڕین لەذا ئێمە نە کارتۆنین نە ساختەی نە درۆزنی نەبێ ئیمانین من وەختی گەرەکمە دیبەیتی بکەم بێژم سپاه پاسداران موجودیەتە قانونی نییە ئەمە نییە شعار بدەم ئەمە نییە نەزەرە سیاسی بدەم ئەمە نییە بێم بڕۆم بێژم وڵات دەستگای CIA و MI6 وا ئێژێت ئەڕۆم قسەکانە خودە ئایەتوڵڵاه خومەینی تێرم مقایسەیان ئەەکەم تەکە 26 مردادا حکم ئایەتوڵڵاه خومەینی کە بە بازرگانی ئەدا تێرم بەیانیەی ئایەتوڵڵاه خومەینی کە شۆرای سەلتەنەت باتڵ و ئەکاتۆ تێرم خاتراتە عەباسە دووزانی لە سایتە پۆرتالە ئیمام خومەینی تێرم ئەی خوێنمەوە کە نەحوەیە شەکڵگیری سوپای پاسداران بژیت بۆ تا یارەکان من دەستیان بێدەلیل نەوێت یارەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیمڕۆ ئیمانیان هەست بە قسەیەکەیکەن چون دەلیلیان وانە دەسا چون سوور ئەنوارڕێتە ناوچاوە کاورایەژی تۆ بە زوانە قانون تەکە من قسە ئەەکەی وەری خۆت مەوجودیت قانونی نییە من احترامم هەست بۆ قانون وەری تۆ مەوجودیتە قانونی نییە و تۆ قانون شکەنی بە تۆ نەتوانێت بەلامارە
بەڵێ زۆری هەست گەلێکی بیکاوە نەفەرێکی وا پێ کرد وا دوی وا پێ کرد ناتوانێت ناتوانێت قوتە ئێرانی ناتوانێت بێتە تەلەڤیزیۆن بێژە من هەڕە ناتوانێت ئەو کارە بکات لە عەسرە توودا لە عەسرە ملیۆن ئینسانە ناو شارە ناتوانێت کار بکات ئیمکانی نییە بۆی ئەحمەد نیشان تێژە من دەوکەرە مەردم من خزمەتگوزارە مەردمم لاژەمە سەروە زاتی نییە قسەی متوجه بی ئاغاجیان بەڵێ کاک پێمان ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کلاب هاوس بینیمان کە یارانی مەکتەبی تەبرێز و یارەکانی سەید جەوادی تەباتەبایی هاتن و بەشداریان کرد لە دیبێتەکانی ئێمەدا و هەوڵیاندا کە ئەم مەسئلەی نامەشروعبوونی سپا سەرپۆش لەسەردا بنێن بەلاڕێیدا بەرن و بە زۆرێک لە جۆرەکان دەیانویست ئەو جۆرەی کە بۆ خۆیان پێیان خۆشە ئەو جۆرەی کە سپای پاسداران بۆی تەعین کردوون دەستی بۆ بەرن و ئیجازە نەدەن ئەم دەنگاوە ئەم شێوازە لە دەستبردن بۆ مەشروعیەتی سیاسی سپای پاسداران پەرە بستێنێ و ببێتە قسەی خەڵک بەڵام هەر لەوێشدا ئێمە توانیمان بە درایەتی جەنابەت بینیمان کە ئەوان نەتەنیا نەیانتوانی هیچ دەستکەوتێکیان هەبێ بەڵکو دووچاری شکستێکی تئۆریک بوون و ئێستا ئێمە قسەکانی ئەوانمان لەلایە کە کەوتونەتە ئەوەی کە ئێمە ناچارین ئێران جارێکی دیکە تعریف بکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین لە بەرامبەر ئەم گوتارەدا قسەمان بۆ کوتن هەبێەوە ئقراریان بەوە کرد کە شکستی تئۆریکیان هێناوە لە تعریفی ئێرانیەتدا بزانە کاکتەها جواب ناداتەوە بزانە کاکتەها قانونی کە تۆ بازنەمایی نەکات قانونی کە تۆ نەبینیت قانونی کە بەرابەری بۆ تۆ دەستەبەر نەکا قانونی کە تۆ وە پەراوێز بخا ئەم ئیدعای دەوڵەت ملەتە ئوروپاییە باتڵەوە کاتەوە و مەشروعیەتیشی نامێنیت متوجه هەوی بزانە ئاغاگیان وەختی تۆ گەرەکتە شەڕکەی ئێشێ بە ئەبزارەکانە شەڕ مسەلەح بیت نه ئەوەندەش ئێشێ تۆ ئیدەی ئینقلابی خۆتت بوێت ئێشێ تۆ مەتنە خۆتت بوێت بەڵام هاوکات لەگەڵ دوژمن تا دەرکەفی هەم بە مەتنە خۆت هەم بە کەرەستە و ئەبزار ئەوە نییەم کە ئێشێ بپاڕێمەوە کەێتە ئێران حفزکەم ئەوە ئەوانن کە ئێشێ قەبارەیە ئەم مەوجودیەتە کە هەستیان خۆیان احترامی بۆ دابنێ ئەو ساژن ئەیانوت لای خۆمان ئەیانوو ئەگەر شوو بمان کا پەڕۆ دنیا ئەمان کا پەڕۆ ئەگەر شوو بمان کاتڕۆ دنیا ئەمان کاتڕۆ بزان عزیزم تۆ ناتوانی داوای مەوجودیەتە قانونیە بکەی کە خۆت تۆ داوای واحدە قانونیە بکەی کە خۆت ئەو قانونە بەڕێوەنەوەی ناتوانێ ئەو کار بۆیە عەلیە خامنەیی ئیستە دۆلار گران ئەکا و شەڕە زاهری ئیسرائیل ئەکا و تێمان تێگیریاغە و وەزیەتە اقتصادی خراوە و خەڵک برسیەسی و ئێترازاتەکە بۆ ئەم کارەکە لەبەرەوەی بتوانێت وەزعیەتە ئستثنایی سوارکە بتوانێت بڕواتە شرایط فەرا قانونی و عەلیە خامنەیی بێژێ من اختیاراتە فەرا قانونیم هەست ئیستەتەکە ئۆپۆزیسیۆنە دەرەکەوین با مزاکرەکەین مەعامەڵەکەین بەیەکەوە گوزارکەین لە وەزعیەتە ئۆپۆزیسیۆنیش کێس مشتێک ڕقاسەی ناوە تەلەڤیزیۆنن و بۆ تۆیان دروست کردگە ئەوان ئێژن با خەڵکی برسیانوێت با خەڵکی برسیان دوێت تێنە خیابان ئەی تۆ چکارەیی ئەی تۆ چکارە بووی تۆ دروست کردیاگی ئالەوێت لەو وەزعیەتە بتوەن ئیمزاکە پێ بکەن تا عەلیە خامنەی بتوانێ واردە مەرحەلەی بعدی بێت مؤسسات حفز بووگە سپا پاسداران تەغییر ناو ئەدا فرێک لەمانە تەغییر ناو کارکرد ئەدەن ئەگۆڕێن و لەسەر جێگەی خۆیان ئەمێنێن تأبرن وشرائط مثلا رفراندوم بقانون أساسي رفراندوم بشكل جديد حكومتي دعانين ويما نالين متفاقم كفي نايلين مردم إيما إشي بوزنية الرهائي بقن تابازنا معي وأما وظيفة إيماس نكسي قزارة إيماس نتبع مسار كسي كواز إيما مردمين خو أم استعداد إيما داقنا إيما أم وظيفة ما نبخو من تعريف كرقسو ئێمە مانان ئەشڕە حاکمیەتە دەوڵەتی ئێرانیەکی
و ناهێڵین مردمانە ئێمە بوون دەستاویزە ئەوان و مردمە ئێمە شکست خوات و یەئەس بخوات، بەڵکو ئێمە شەرایەت ڕەهایی بۆ مردم دروستەکەین. بەچی؟ بە ناهومێدکردنە حاکمیەت لە وەزعیەتە خۆی. ئەم وەزعی ئەم مەسئلە کە من بەحسم کرد لە مەوردە سوپای پاسداران و ئێمە باسمان کرد، ئەگەر بڕواتە هەر ماڵێک سپای پاسداران خۆ ناگرێت لەو سەرزەمینە، ئیمکانی نێتوانێت خۆ بگرێت. بەڵێ جیلاخانم فەرموو. بەڵێ کاک پەیمانجان، کاک تەهاجان، من سرفەن لەبەر ئەوە هاتمە لای بەکەوە کە بە هەموو ژنان و خانمانی کۆمەڵگەی کوردەوارە و کوردستان ڕابگەێنم پەنای کاک لوقمان و یاران، کاک پەیمان و یاران، پەنای کاک پەیمان، شەرمەندەم، پەنای کاک پەیمان و یاران ئەمنترین جێگایە، پاکترین جێگایە، مقەدەسترین جێگایە بۆ ژنانی کوردستان. زۆر لە ژنەکان بە منیان کوتووە بۆ دەچیە ڕوومەکانەوە. دەمەوێت بە هەموو ژنی چوارپارچەی کوردستان ڕابگەێنم لە کەناری تۆ و یاران هەموو ژنێک حەیا و کەرامەتی مەحفوظە. من بە شەخصی خۆم کە کەسێکم لە فەزای مەجازیدا خدمەت دەکەم و هەموو کەس دەمناسێ، بۆ خۆم یەکێ لەو کەسانم کە لە پەنای ئێوە ئیحساسی ئەمنیەت و ئارامش و حورمەت و ڕێزی خۆم لەلای ئێوە دیتوەتەوە. سرفەن لەبەر ئەوە هاتمە خدمەتتان. قەدەمت لەسەر چاو ئێمە بووگە. بە قوربان کاک پەیمان، من شانازی بە خۆت و بە خانمتەوە دەکەم، هەروەها کاک تەها بە هەمووتانەوە نەوید و ئومیدیش چاوتان ماز دەکەم. ڕێز و سڵاویان بۆتان هەیە. سەلامیان بگێنن. مەمنون لە بەشداریت. گەورەت کردین جیلاخانم. زۆر سپاس. ئیدی لەوە زیاتر کاتتان ناگرم، کەمێک کارمان هەیە و لە خزمەتتان مەرەخەز دەبم. قەزاتان شەوتان شاد بێ. مەمنون بۆەوەی کە هێناتان مەسەرێ داوام کرد و دەستان ڕەن نەکردمەوە. سپاسان دەکەم کاک پەیمانجان. هەر خۆش بێ کاک پەیمان. سەرکەوتووی جێگای شانازی بۆ هەمومان. سەرچاوم دەرێن. چۆن بچمە دەرێ نازانم چۆن بچمە دەرێ. ئێوە دەتوانن من بنێنە دەرێ. کاک پەیمان سڵاوی دەبێت زەبدەرەکە لێبیت و ئەوە کاک ئاکۆ ئەگەر ئەتوانن تەشریف بێنن ئێوەش فەرمایشاتە خۆتان بکەن و ئێمەش بەرەبەرە یەواش یەواش تریبوونەکە دابخین ئەگەر کاک تا فەرمایشێکی نەما بێت. وەڵا لە خزمەتم کاک پەیمانجان، دەست چاوت خۆش بێ. کاک تا هیچێک سانسۆر مەکە، ئەگەر شتێکت وە بیر ماگەسۆ شتێکت پێژن بفەرموو. وەڵا لێرە بەداخەوە من کەمنتی یاران کە نابینم، خۆشم هیچ شتێکی وا نەماوە، شتێکی وام لە زەهنا نیە فعلەن. کاک ئاکۆی حەکیمی ئەگەر تەشریفت هەست تەشریف بێرە ئاغاییان. کاکە دەفەرمی من بچمە دەرێ بەشکم ئەو بتوانێت. نەخێر مەگەر ئێوە نەتاندی کە ژیلاخانم تەشریفی هاورد. وەڵا عەجیبە نازانم. مەسەڵەن کاک ئاکۆ بەڵێ کاک ئاکۆ جەنابەت فەیسبووکەکەی خۆتت ئاپدەیت نەکردووەتەوە، ئیجازەت پێ نادا بێتە ناوە فەیسبووک، ناوە کامەرا کاغیان. متاسفانە. کاک ئاکۆ ناتوانێت تەشریف بێت. دەی باشە کاکەژیان، ئەگەر دەزانی بە لەوە زیاتر درێژی نەکەینەوە دیبێتەکە، چون بۆی لە بینینیشدا خەڵک زۆر لێی نەترسێن. دەی لای جەنابەت خۆش و ئومیدوارم کە مرتەفع بێ سوال. زۆر سپاسی گەورەی جەنابەت دەکەین و دەستت خۆش بێ ماندوو نەبی. سەرچاوم کاکی گیان ماندوو نەبێت.